ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت و لەگەڵتانە بەردەوامین وەکو پێش پشوەکەش ئاماژەم پێکردوتم تەوەری ستۆدیۆمانە بێت و چاوتان لەسەر کورسات بێت. ئێستا دەست بە تەوەرێکی ستۆدیۆی نێو کورسات مەگەزینەکەین کە ئەویش باس لە بابەتێکی تایبەتەکەین و باس لە ئەتوانین بڵین باس لێکێک لە فێستیڤاڵەکانی دیکەکەین کە ئەویش ئەڵێن کاتێک ژیانی تاکێک لەسەر تەختی شانۆوە بەیانەکرێت ئەو کاتێگین کە ژیانی هەر تاکێکمان ئەتوانین بڵین ئەتوانین بکرێتە شانۆوە لەسەر تەختی شانۆ بەیان بکرێت و خودی ژیانیش خۆی شانۆیەکی گەورەیە بەڵام لە ئێستەیە کۆمەڵێک لە دڵسۆزانی شانۆمان هەیە کە پیشەیان ئەوەیە دووبارە ئەم چیرۆکانە لەسەر تەختی شانۆ نمایش بکەم بۆ ئێوە و لە ئێستەیە ئامادەکاری ئەکرێت بۆ ڕاگەیاندنی فێستیڤاڵی وەرزی شانۆی لاوان کە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتە بێت و لە ئەمڕۆی کورسات مەگەزینە دوو میوانمان هەیە کە ئەوانیش خاتون نیشتیمان عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری بەشی هونەری شانۆ و بەڕێوەبەری فێستیڤاڵن و لەگەڵ ئەوەشا کاک بەرزان ئەبووبەکر کە بەڕێزیان بەرپرسی پەیوەندیەکانی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوانن. دووبارە بەخێر بن بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین و گەورەتان کردین ئەمڕۆ لەگەڵمان بوون. جەنابتان گەورە و بەڕێزن. زۆر سپاس. کەواتە با سەرەتا لە تۆ دەست پێ بکەم کاک بەرزان باسێکی بیرۆکەی فێستیڤاڵەکەمان بۆ بکە با بزانین بیرۆکەی ئەم فێستیڤاڵە لە چیەوە سەری هەڵدان. بە ناوی خۆی بەخشندە میرەبان سەنتەری گەشتپێدانی چالاکی لاوان وەکو ناوەندێکە لە ساڵی 2001ەوە دامەزراوە ئامانجی بووە کە کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان بێ ئەوەی کە لاوە لە وڵاتە خزمەتێکی پێ بکات لە زۆر وارە ئەم سنتەرە هەوڵی داوە لە خزمەت بە گەنجان بکات لە دروستکردنی هەلی کار بۆ گەنجان و هەروەها پێگەیاندنی لاوان لەو بوارانەی کە پێویستن و هەروەها دروستنی لاوێک کە وەکو وەڵەیە دەست و پێ سپی نەبێ بتوانێت جێگای خۆی لە بازاڕ و لە کارە بدۆزێتەوە. یەکێک لەو بیرۆکانەی کە سنتەری گەشتپێدانی چالاکی لاوان هێنایە پێشەوە دروستکردنی دەرفەتێک بۆ ئەو لاوانەی کە ئەیان نەوێت لە بواری شانۆ و نووسنی دەقا کار بکەن. بە سوپاسەوە بەشی شانۆ لە شاری سلێمانی بەڕێز نیشتیمان خان کە بیرۆکەمان بۆ پێشنیارکردن ئەوان زۆر باشی هاتنە پێشەوە ئێستا کارێکی هاوبەشمان هەیە کە ئەویش دروستکردنی ئەو دەرفەتەیە بۆ لاوان لەبەرەوەی لاوان خەریک بکەین و خود سەرقاڵیان بکەین بە کاری باشەوە ئەو کاتە ئەو لاوانە دەبنە داینەمۆی گۆڕانکاری لە داهاتووە. ئامانجی سنتەری گەشتپێدانی چالاکی لاوان لە دروستبوونیەوە ئەوەیە کە لاوێک دروست بکات کە لە کۆمەڵگادا بتوانێت جێدەستێکی باشی هەبێ لاوەکانی ئێمە پارێزرا بن لە هەر بیرۆکێک لە هەر شتێکە ناباشە زیانی هەیە بۆ خۆیان و بۆ کۆمەڵگەکەیان. دووبارە ئەم بیرۆکەی دروستکردنی دەرفەتێک بۆ لاوان لە بواری نووسینی دەق لە بواری شانوە ئەوەیە کە ئەم گەنجانەمان کە گەنجێک لەوانەیە لە سوچێک لەم شارەدا لەم وڵاتەدا دەرفەتێکی منە سازابێ لە بواری نووسین و دەقا خۆی نمایش بکە و خۆت پشیوانی بکرێ. دووبارە بە سوپاسەوە بۆ نیشتیمان خان کە هاوکارێکی باشە ئێمە ئەو دەرفەتە ئیشاڵا بۆ لاوانی ئەم وڵاتە ئەسازێنین. زۆر باشە کەواتە خاتون نیشتیمان ئەنجا باز لەوە بکەین تۆ چۆن یارمەتی دەری لاوانی بۆ ئەوی کە بتوانن لەنێو ئەم فێستیڤاڵەیە بەشدار بن و تۆ چۆن هاریکاریانەکەیت؟ بەڵێ ئەمە وەکو بەشی شانۆی سەر بە بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی ئەرکی سەر شانمانە کە کارە شانۆیەکانمان نەوەستێت بەردەوام بێت بەڕاستی بووی کە شانۆ هیچ نەبێ هەناسەیەکی تیاماوە لەم شارەیە ئەو هەناسەیی بەردەوام بێت ئەگەر خوا نەخواستە تۆزی هەناسی تونگ بوو ئێمە ئارامی کەینەوە و کاری باش پێشکەشکەین ئێمە هیچ کاتێک نەوەستاوین بەڕاستی وەکو بەشی شانۆ وەکوی کە بودجەر نییە وەسعی موچەش بۆ جۆرەیە کە ئێوە ئەیبینین و ئێمەش فەرمانبەری بەشی شانۆین لە ڕاستیە پیشەکەمان نییە وەک شانۆکار فەرمانبەری بەشی شانۆیش کە فەرقەکات بەڵام هەمیشە لە هەوڵین بۆ هەر پرۆژەیەکی جدی بۆ هەر چین و توێژێک بێت لەم شارەیە لیوە لە پارێزگای سلێمانی و هەر شوێنێکی تریش بێت جگە لە پارێزگای سلێمانی ئێمە هیچ کاتێک دەستمان بەڕووی هیچ کەسێکەوە نەیەوە بەڕاستی بەڵام بەمەرجێک لە چارچێوی ئەو یاسایانەدا بێت کە لە بەشەکەمانە هەیە وەکو شوێنێکی حکومی ئێمە کە بەڕێزیان مامۆستا بەرزان و سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان ئەم پرۆژیان لەگەڵ منە پێشنیار کرد بۆ پەڕی خۆشحاڵیەوە بۆ پەڕی دڵگەوریەوە بۆ پەڕی کە ئەوەی کە بۆ من بێت وەکو شخصی خۆم ئەو کارە بۆ من بێ
زۆرم پێخۆش بوو هەر لە یەکەم دەقە و یەکەم هەنگاوەوە یەکسەر پرۆژەکەم پەسەند کرد بەبێ ئەوەی بیر لە هیچ شتێ بکەمەوە بەڕاستی چونکە کار ناوی لاوی تیا هات لە بەروی لاوان ئایندەی ئێمەن بەڕاستی ئێمە چەند ساڵێکی تر ناتوانین ئەو گوڕوتینەی ئێستامان هەبێت شانۆکاران چکە ئەگەر ئێمە دەستی لاوان نەگرین و کاریان بۆ نەکەین و لەگەڵیانە نەبین و پشتیوان و هەندریان نەبین ئەیکێت لە دوایە بێتە ئەو شوێنانەی کە ئێمە چۆڵ ئەبێ یا پێش ئێمە چۆڵە بێ بەڕاستی ئێمە هیچ کاتێک خۆپەرست نەبووین کە بڵێن نامانەوێت کەسی تر بێتە شوێنەکانمان و ئەبێ ئێمە هەر بوو زەخامەتە بمێنینەوە ڕاستە ئێمە ناوێکین مێژویەکمان بۆ خۆمان دروست کردووە بەڵام ئەگەر ئێمە دەستی لاوەکانمان نەگرین لاوەکانمان ئایندێکی باشیان نابێت بەرچاویان ڕوون نابێت بەڕاستی ئێمە ئەمانەی بە تەندروستێکی باشە و لاوەکانمان پەروەردە بکەین ئەوەی کە مەسەلەن خەریکی سۆشیال میدیان یا لە دەرەوە لەگەڵ برادەرەکانیانە کاتەکانیان بە کاتێکی باشەوە ناکوژن ئێمە تەندروستانە پەروەردەیان کەین سەرقاڵیان کەین بە نووسینی دەقی کوردیەوە سەرقاڵیان کەین بە کاری شانۆییەوە سەرقاڵیان کەین بە نمایشێکەوانێک کە ئەزمموی ژیانیان بێت و ئەوانی کە بینەرین سوود لەو ئەزمموی لاوانە وەرگرن لاوان سیمبولی پێشکەوتنی هەر وڵاتێکن بەڕاستی ئەگەر ئێمە بمانەوێ مێژوی خۆمان هەر ئەوە بۆم جۆرە بمێنێتەوانێ هەنگاوەکانمان بەرەو پێشەوە ناڕوات بەڕاستی ئەبێ ئێمە هەنگاوەکانمان زیاتر بکەین پێمان زیاتر هەڵگرین ئەوەش بەچی ئەوێ بە دەستگرتنی لاوەکانمان ئەوێ من ڕێزیان لێ ئەگرم خۆشمەوێن دەستیانەگرم هەتا دو هەناسە لەگەڵیانام بۆی کە شارێکی یان پارێزگایەکی یا هەرێمێکی ئاراممان هەبێت لە ڕاستیە کەواتە مەرج و بیرۆکەی ئێوە چی ئەبێت بۆ بەشداربووانی لاوان لە نێو ئەم فستیڤالە بۆ سیناریۆکانیان بەڵێ مەرجی ئێمە یەکەم جار لە ڕووی تەمەنەوە دەست پێ کاتچکە کە ئێمە وتمان لاو جەناب دەزانی کە 18 ساڵ تا 35 ساڵ بەلاو ئەژمارەکرێ تاکە مەرجمان ئەوەیە کە دەقەکان بە زمانی کوردی بێ دەقەکان یعنی لە چوارچێوەی کۆمەڵگا لا نەدات بەڕاستی چونکە لاو ئەینووسێ لاویش مادام لاوە یعنی پرۆفیشنەڵ نییە لە بەڕاستی لە مەجالەکەیە ئێمە نابێ ستانداردێکی وای بۆ دابنین کە نەتوانێت بەشدار بێت ئێمە ئەمانەی بێنینە پێشەوە دوای بە سەرکەوتو یا سەر نەکەوتو یا کاری پرۆفیشناڵیا هیچ کەسێک ناتوانێت بەڕاستی و ئاستانە دیاری بکات ئێمە تەنیا ڕێنیشاندەریان ئەبین هاندەریان ئەبین بووی کە بتوانین دەقەکانیان لێوەرگرین دوای ئەوە ئێمە زۆر هەنگاوی ترمان هەیە هەر تەنیا ئەوە نییە پێشتر ئێمە طبعاً بیرۆکەکەمان ئەوەیە دوای ئەم ڕاگەاندنی ئەم ئیڤنتە کە بە خۆشحاڵیەوە سبەینە سەعات 5 لە هۆتێل ڕامادای سلێمانیە بێ دوای ڕاگەاندنی ئیڤنتەکە ئێمە ئیتر ئەو کەناڵ و پێیجی کە هەمانە مەرجەکانی بەشدار بوواندا ئەنێت هیچ مەرجێکیشمان نییە لە سەرەوەی کە هیچ کەسێ نەتوانێت بەشدار بێت لابێت کە ڕەنگە دەرفەتێکی بۆ نەخولقابێت و بەڕاستی نووسەرێکی زۆر باش بێ یا ئەکتەرە یا دەرهێنەرێکی زۆر باش بێت ئێمە ئەمانەی ئەو دەرفەتە بۆ کەسێک ئەبێت کە پێشتر هیچ ئەزمونێکی نەبوو بێت لە نێو سینەمایەتوانێت بەشدار بێت تەنها خۆڕستێک بێت و بەڵێکی خۆڕستێک بێت و مەرج نییە کە ئەکادیمی بێ یا پێشتر تەلەبە بێ بەڵام تەلەبەش بێت و ئەکادیمیش بێ بۆ ئێمە گرنگ نییە گرنگەوەی ئەو خاڵانەی کە ئێمە دای ئەنین بیگرێتەوە بەڕاستی لە ڕووی تەمەنەوە لە ڕووی ئەوەی دەقەکە کوردی بێ لە ڕووی ئەوی کە چەند مەسەلەن تێپەڕ نەبێت لەو وشانەیە کە ئێمە ئەمانەوێت و لە چوارچێوەی ئەم کۆمەڵگایە دەرنەچێت و لاوەکانمان بەرەوشتی خراپ نەبات و یعنی زانستی بێت یعنی بە شێوەیەک بێت کە هەمووان بتوانن سوودی لێوەرگرن بۆنە ینی مەرجە کە بێتە پێشەوە ڕەنگە نووسەر و ڕەنگە شانۆکار و ڕەنگە دەرهێنەری ئەوە باشمان هەبێ کە بڵێن ئینشەڵڵا لە 2 ساڵی پێشووترە ئێمە ئەمەمان بکردای بۆی کە ئایندێکی باشمان هەبێ بۆی شانۆکار بەردەوام هەبێ بۆی نووسەری دەقی کوردی بەردەوام هەبێ بەداخەوە کە من ناڵم نیمانە ناتوانم نووسەری زۆر باشمان هەیە بە خۆشحاڵیەوە کاکدانە ڕۆفمان هەیە مامۆستا بەڕێزمان هەیە زۆر لەو بەڕێزانیت نامێ ناو بێنم بۆی گلەینەیەتە سەرم بەڵام ئەمانەوێت کە بەڕاستی زۆرتری کەین دەقی کوردی دەوڵەمەندتر کەین دەرچین لەو دەقە جیهانیانەی کە بۆ ئێمە دانراوە و
کە چەند ساڵێکە ئێمە هەر ئەو دەخانە بەڕاستی نمایشەکەین و نمایشەکەینەوە ئەوانش با هەبێت بەڵام دەقی کوردی دەوڵەمەند دەکەین بەڕاستی بیرۆکەی کوردی دەوڵەمەند دەکەین خێزانی کوردی دەوڵەمەند دەکەین شانۆی کوردی دەوڵەمەند دەکەین ئێمە کولتور و فەرهەنگێکی زۆر جوانمان هەیە زۆر باشمان هەیە زۆر دەوڵەمەندمان هەیە بۆی پێویستە لاوەکانمان یعنی بێنە ناو ئەم کولتور و فەرهەنگە کوردیانەوە بزانە چیرۆکی چەند جوانمان ئەوێت دەستە خۆش بێ خاتۆ نیشتمان بۆ هەر یەکێک لە وشە جوانەکانە جاکاک بەرزان بابێمەوە بۆ لای تۆ باسێکی ئەومان بۆ بکە بیرۆکەی دروستبوونی ئەم وەرزە لە چیەوە دروست بوو و وەکو ئەزانین فستیڤاڵی زۆر هەیە بەتایبەت لە شاری سلێمانی کە هەمیشە باسێک بۆ لە فستیڤاڵ و لە نمایشکردنی فیلمەوە ئەم بابەتانە بەڵامەوەی کە جیاوازترێکە لە فستیڤاڵەکانی دیکە ئەوەیە کە ئێوە بۆ لاوانە کەواتە ئەتوانین ئێوە چ شتێک با بڵین ئێوە چ شتێک ئەکەن بۆ لاوان کە شتێکی زۆر باش بۆ ئەوان دروست بکەن و بچەیەکی هیچ بچەیەک هەیە لە نێو ئەم فستیڤاڵەیە وەکو مامۆستا نیشتیمانی بەڕێز ئاماژەی پێدا ئێمە ئاماژمانە خزمەتی لاوان بکەین وەکو سنتەرەکەشمان کە مامۆستانی بەڕێز پشتیوانیمان دەکەن سنتەری گەشتبێدانی چالاکی لاوان هونەر و شانۆ و نووسین ئەتوانن مێژوو ئەتوان داهاتوی کۆمەڵگایەک دروست بکەن بۆیە ئێمە لە سنتەر و هەروەها لەگەڵ ئەم فستیڤاڵێک کە ئەکرێت پشتگیری هەر لاوەیەکەین لە نووسینەکانی تۆیان براوە بێ ئەوەش هینێک دانراوە پێوەرێک دانراوە کەندەقەکان دێنە ناو ئەو دامەزراوانە دواتر هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت دواتر ئەکرێ هەر بەرهەمێک دواتر پشتیوانی بکرێ و من بە خۆشحاڵیەوە دەمەوێت سوپاسی کەناڵی کورسات کەم کە پشتیوانی میدیایی ئەم پرۆژەیە و ئیشاڵا کورسات هەمیشە کاری جوانی لێ چاوەڕێکرا و هەر کاری جوانتان کرد و دەستان خۆش بێ و هەروەها ئەم دەرفەتەکە گونجاوە ئەو دەرفەتەیە کە لاوێکی پێبوو لە کۆمەڵگەدا کە دەرفەتێک نەبوو دوانەی خۆی بسەلمێنێ بە نمونە ئەکتەرێکی ئێرانی ئەڵێ لە قوتابخانەکەمانە وتیان کێ بێتە هونەرمەند وتی هەمووان دەستیان هەڵبڕی بەڵام من بێدەنگ بووم دواتر ئەو بوو بە هونەرمەندێکی جیهانی ئێستێکە لەو هونەرانەی کە هونەر ئەتوانێت زۆر پەیام بگەێنێ پەیامی جوانی پێ پەیامی ئاشتی پێ پەیامی پێکەوە ژیانی پێ بۆیە ئێمە ئەکرێ ئەم دەرفەتە بۆ ئەم لاوانە بسازێنی بۆ ئەوی لاوەکانمان وەکو مامۆستای بەڕێز باسی کرد بەکاری باشەوە خەریکبن بەکاری جوانەوە خەریکبن بە نووسینەوە خەریکبن بە کتێبەوە خەریکبن بە نمونە ئێمە ئێستا کەسەی هونەری کوردی بکەین تەقدیری تاوامان هەیە بۆ کەسانێک کە پێشتر ڕۆڵیان هەبووە بەڵام ئێستا هونەری کوردی لە چا هونەری تورکی و فارسیە و ئەتوانین بڵێن کوردستانی کەم تا زۆر نیوە بە نیوە داگیر کردووە کە من جۆرە کە لە گۆڕینی کللتوری کوردی لە گۆڕینی شوناسی کوردی لە ڕێی هونەرەوە لە ڕێی بۆ ئەتوانین بڵێن تەعریبێکی ترە یاخۆ جۆر لە جۆرەکان بە گۆڕینی فارسکردنێکە بە تورککردنێکە لە ناوبردنی شوناسی کوردە ئێستا گەسێکی لە زۆربەی ناوەندەکانە کوردێکە کە بتوێت تەخێکی کوردی بۆ نووسە ناتوانێت بتوێت بە کوردی قسە بکە ناتوانێت بۆیە مەرجەکانی ئێمە بە زۆری بۆ زیندووکردنەوەی توانای لاوانە لە بواری کوردیدا لە زمانی کوردیدا لە نووسینی کوردیدا لە شانۆی کوردیدا ئەمانەی ئەو ئەکتەرانەی کە توانن زۆربەی ئەو کارەساتانی بەسەر کوردە هاتووە ئەو جوانانەی کە لە کوردستانە ڕوویان ناوە هەزارانی ڕووداومان هەیە کە قابلەتی ئەوەیان هەنیە ئەکتەرێکی کوردی شانۆکارێکی کوردی نووسەرێکی کوردی بینوسێتەوە بیخاتەوە بەردەم بینەرەکانی و هەروەها لاوان لێرە دەرفەتێکیان بۆ ئەسازێ توانای خۆیان هەڵسەنگێن بەنسن ئەم فستیڤاڵە پێوەرێکە بۆ ئەو لاوانەی کە ئەیانەیە بنووسن بە نمونە لاوێک لەوانەیە هەزاران خەیاڵی هەبێ خەیاڵی لاوان ئەەکەینە نووسین خەیاڵی لاوان ئەەکەینە شانۆ پەیامی لاوان ئەکرێ لەم شانۆیەدا هەزاران لاوان هەبێ بیانەوێ پەیامی خۆیان بگەن لەڕی ئەم نووسینەوە بێجا لە ڕیشانەوە بێ چ بۆ ئەوەی کە لاوانی ئێمە زۆر بەتوانان بەڵام بەداخەوە لە زۆربەی بوارەکان دەرفەتیان من نەسازاوە نەڕەخساوە بەڵام ئەمانوێ ئێمە ئەو دەرفەتە بۆ ئەو لاوانە بەسەرزێنی و هەروەها لە ڕووی پشیوانیکردنەوە تا ئێستا پرۆژەکەمان تەمەنا ئەەکەین پشیوانی بکرێ خۆی پشیوانی مامۆستانی شیمان و بەشی شانوی شاری سلێمانی پشیوانێکی زۆر گەورەی معنەویە بۆ ئێمە بەڵام پێویستی بە کاوکاری زیاتر هەیە پێویستە ئەم پرۆژەیە پشیوانی بکرێت لایەنی حکومی و لایەنی بەپرسەوە کە بۆ ئەوەی کە لاو لە وڵاتەدا دووبارەی ئەەکەمەوە دەرفەتێکی زۆر بۆ ئەگرێ ئێمە لە تۆی پیا خراپبین ئەکرێ لە زۆر بارە خراین بەڵام کەم تازۆ هەنگاو نراوە بەڵام لە بواری نووسین و لە بواری شانوە ئەو پەیامانەی کە هونەر هەیەی ئەو پەیامانەی کە ئەدەب هەیەی ئەو پەیامانەی کە توانای لاوانی ئێمە هەیەە ئەکری ئەمە دەرفەتەوە بۆ ئەو لاوانە کە ئەیانوێ خۆیان بنوێن بێگومان جا من حەزەکەم زۆر بە کورتی باسی ئەو بابەتەم بۆ بکەن لەگەڵ کاک دلێرا پێش بەرنامە قسەمان کرد و هەڵبەت ئێستا خۆشی تەماشامانەکە
لێرەوە سڵامان بۆ هەیە لە کۆنتترۆلەوە لەگەڵمانایە جا ئەمەوێ باسێکی ئەوم بۆ بکەن بێگومان ئەم فستیڤالە ئەتوانین بڵین بەرهەمدارە بێت و لە کۆتاییەکەیە کۆمەڵێک خەڵات هەیە حەزەکەم باسی خەڵاتەکانم بۆ بکەن کە لە کۆتاییەکەیە بێگومان دەرئەچێت و بەڵام کەمێک بە کورتی باشە ئەم فستیڤالە فستیڤالێکی ئێمە ناومان ناو وەرزی شانۆی لاوان ئەمانوێ ساڵانە لە مۆرزەیە 20 ساڵی تریش هەبێت ئەم فستیڤالە ئەم وەرزە یەک وەرز نەبێت و بڕات و تێپەڕێ وەرزەکە زۆر دەوڵەمەنە بەڕاستی تەمۆحی ئێمە زۆر گەورەیە بەڕاستی ئەمانوێ نەوەیەکی خوێنەوار دروستکەین بە کورت و مختصر وەرزەکەمان پێک دێت لە وەرگرتنی دەق پێش هەموو شتێک ئیتر 50 دقیقە 30 دقیقە 100 دقیقەت ئێمە هەمووی وەرەگرین لە دواییە ئەپاڵێوری ئەم دەقانە 10 دقیقیان لێ اختیارەکرێ لە باشترینەکان چاپەکرێ لە کوی ئەو 10 دقیقە 5 دقیقیان ئەکرێتە نمایشی شانۆیی لە کوی ئەو 5 دقیقە خەڵاتمان هەیە بۆ سەرکەوتووەکان لە دواییە پێشووی کە نمایشە شانۆیەکان بکرێ ببوورە ئێمە لەو چوارچێوەیە وەرکشۆپمان هەیە هەر بۆ لاو لە مەجای شانۆیە لە مەجای نووسینە دەرهێنان نواندن زۆر گەورەیە پرۆژەکە لە زمنیشە دەستی مینارمان هەیە هی کەسانی پسپۆر مامۆستاکانی ئێمە دکتۆرە بەڕێزەکانمان لە بواری نووسین و شانۆیە خەڵاتمان ئەبێ خەڵاتی باشترین دەق خەڵاتی باشترین ئەکتەر خەڵاتی باشترین دەرهێنەر لە کۆتاییە هیوادارم ئەم وەرزە بەردەوام بە پێویستمان بە پاڵپشتی گەورەی هەموو دامەزراوەکان حکوومەت حیزب سەرمایەدار هەموو کەسێکە سوپاس بە کورساتی ئەزیز کامیشە ماڵە گەورەکەی هەمووانە کە پاڵپشتی میدیایی ئەم پرۆژە گەورەی ئێمەیە هیوادارم لە داهاتووە ئەم پرۆژەیە لایەنە بەرپرسەکان خۆیان بێن دەستمان بگرن بڵێن ئافرین بەڕاستی پرۆژەیەکە لە ئاستی چاوەڕوانی هەموو لایەکا بوو پرۆژێکی زۆر گەورە و بە نرخەوە بێگومان کورسات هەر لە ئێستاوە دەستخۆشیتان لێ کاتیوەی بەردەوامیتان بۆ خوازین دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان بۆ بێگومان لە یادیش نەکەن سبەینێ کاتژمێر 5 لە هۆتێل ڕامادا ئەم فستیڤالی وەرزی شانۆی لاوان ڕائەگەیەنرێت و بێگومان لە دوای سبەینێەوە هەلومەرجەکانیان بە تەواوەتی بۆ بەشدار بووان ئەخەنەڕوو